سڵاوتان لێ بە خۆشەویستان، هیوادارم هەموو لایەکتان باش و تەندروست باش بن. لەم ڤیدیۆی ئەم جارەدا و لەم فێرکاری ئەم جارەدا گەڕێنە وڵاتان. پێش ئەوەی داخلی نوێ فێرکاریەکە بین، سەبسکرایبی یوتیوبەکەمان بکەن، زەنگوڵەکە چادەکەن بۆ ئەوەی زۆرترین فێرکاری بکەم بۆ زۆرترین سوود بگەێنم بە ئێوەی خۆشەویست. لە ڤیدیۆی ئەم جارەدا باز لە فۆرگەتکردنی پاسوەردەکانی هەرێک لە تویتەر، فەیسبوک، ئینستا، ئیتر ئەوانی تریش هەرچەند دەتوانەوە دابوو دەکەین. سەرەتا بە لە فەیسبوکەوە دەست پێ بکەین، ئەم سێ خەتە دائەگرین، دواتر دەینە خوارەوە، سیتینگ ئان پرایڤەسی دائەگرین، دواتر سیتینگ دائەگرین، دواتر پاسوەرد ئان سیکیۆریتی دائەگرین، دواتر چێنج پاسوەرد دائەگرین. ئەگەر هاتو تۆ پاسوەردەکەی پێشترت لەبیر مابوو، ئەوە ئەو پاسوەردەکەی کۆنەکە لێرە بنووسە و وەزائیدەن پاسوەردەی نوێ داخل بکە، لە هەردووچیان یەک پاسوەرد بنووسە واتە پاسوەردە نوێیەکە. ئەگەر هات لە بیرش نەمابوو، ئەوە فۆرگەت پاسوەردەگرا کۆدێک بۆ ئەو جیمەڵیان ئەو بە ئەو ڕقەمە ئەستەوە کە لەسەر فەیسبووکەیە کە کۆدەکەی بۆ چۆ کۆدەکە داخل بکەن و ئیتر پاسوەردی نوێ بنووسن. ئەمە بەم شێوەیە فەیسبوک فۆرگەت پاسوەرد ئەکرێت. با بڕێنە ناو تویتەرەوە، تویتەر دائەگرین، دواتر چی ئەەکەین؟ ئەم بەشەی سەرەوە دائەگرین، دواتر سیتینگ ئان پرایڤەسی دائەگرین، دوای ئەوە کە سیتینگ ئان پرایڤەسیمان داگرت چی دائەگرین؟ ئەکاونت. ئیتر دوای ئەکاونت پاسوەرد دائەگرین، ئیتر دوای ئەگەر پاسوەردە کۆنەکەت لەبیر بوو ئەوە بینووسە وە لێرەش پاسوەردەی نوێ داخل بکە. ئەگەر لە بیرش نەبوو ئەوە فۆرگەت پاسوەرد بکە و کۆدێک بۆ ژمارەکە ئەستەوە و کە کۆدەکەی بۆ کۆدەکەدا بنێ و ئیتر پاسوەردەی نوێ داخل بکات. با بڕێنە ناو ئینستامان، ئینستاگرام، چۆنەتی فۆرگەتکردنی ئینستاگرام. ببرن تۆزە خەتەکە خاوتە سەری بەڵێ ئەوەش ئینستاکەمە گەیوان ئەکسپەرت تێکنەلۆجی هەر پرسیارتان هەبوو ئەتوانن سەردانە بکەن یوزەرنیمەکەی وۆرد تێکنەلۆجیایە. ئەمەی سەرەوە دائەگرین، دواتر سێتینگ دائەگرین، دواتر چ دائەگرین؟ سیکیۆریتی، دواتر پاسوەرد. ئەگەر هاتوو پاسوەردەکەی پێشتر لەبەر بوو ئەوە چەکەی پاسوەردەکە دەنووسی و لێرەش پاسوەردی نوێ ئەنووسی. و ئەگەر هاتوو لێرەدا دوو ڕێگا هەیە، ئەگەر لەسەر فەیسبوک بوو ئەوە ئەنووسێ ڕێست ئیت وذ فەیسبوک، ئەگەرنا ئەنووسێ فۆرگەت پاسوەرد کە فۆرگەت پاسوەردی ئەکە ئیتر کۆدەک بۆ ئەستەوە و بەعزەتی شێوەتوانی فۆرگەتی بکەیت. بە هیوای سوود بۆ هەموو لایەک. ئینشاءڵڵا ئەوانەی تر جائانین لە ڤیدیۆکانی داهاتوودا. هیوادارم سەبسکرایبی چناڵەکەمان بکەن و بە لایکی گشت ڤیدیۆکان بکەن بۆ ئەوەی زۆرترین خزمەتەکەین بە ئێوەی خۆشەویست. و هەروەها پێجەکەشمان کە لە فەیسبوکدا لەگەڵتان ئەبین، هیوادارم لایکی و فۆڵۆی بکەن. سوپاس بۆ هەموو لایەک.